زۆر شت هەیە پێویستەکە بە حکمت چارەسەریکەی، زۆر شت هەیە کە لەوە ئەچێت دەموچاوێکی بەشوشی جوانی تۆ حەلیکە، هەموو شتێ قسە حەلی ناکە، هەموو شتێ هەڕەشە و گوڕەشە حەلی ناکە. ئێمە ئیماندار هەیە بزانین چۆن مدارات ئەکەین لەگەڵ یەکترا، لەگەڵ واقعە، حتا لەگەڵ دەسەڵاتدار و سیاسیین و هەموویان ئینسانی موسڵمان ئەوێ بزانێت چۆن مامەڵە ئەکەن. مامەڵەی تەندروستی ئینسانی موسڵمان گەورەی ئەکا لە واقعەکەی خۆی. ئەو کەسێک کە ئەبێتە سەیدی خەڵک تەنها کەسێک کە مداراتی خەڵکەکە، ئەگەر مداراتی خەڵک نەکەیت قەت نابێتە سەید و گەورە لەناو خەڵک. ئێمە زۆر زەرورە ئەم حاڵەتە جوان تێبگەن. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم منافقین لەناو مەدینەیە 300 منافقی پیا و 170 منافقی ئافرەتە بوو. دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن مامەڵەیان لەگەڵ ئاکە، چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ ئاکە؟ ئەشیزانی ئەمانە بوتونیان پڕە لە کوفر، لەعل ڕۆژێ لە ڕۆژەکان بگەڕێنەوە زۆر بە نەرمی مامەڵەی لەگەڵ ئاکرد. عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول لە سەرەمەرگا داوای عەباکەی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم بۆی بکرێ بە کوفر. ئەوە کوڕە سەرۆکی منافقەکان، عەباکەی خۆی بۆ نار بۆی بکرێ بە کوفر. تەسەووری ئەم مامەڵە جوان و تەندروست و مداراتەکە. خۆ ئەزانێ ئەمانە لە ژێرەوە خەریکی چین. هەر عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول وتی کاتێککە گەڕاینەوە ناو مەدینە لەیوخریجەنە الأعز منها الأذل، ئێمەی عەزیز زەلیلەکان دەرئەکەین. لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا، ئەمانە بە دەوری پێغەمبەرەوەن هیچیان مەدەنێ حتا وەکو بڵاوی لێ ئەکەن و دوورەکەونەوە لێمان.